ئەڵێتر لە مانگی تەموزی ساڵی 2026 و ڕێککەوتنێک کە لە نێوان عراق و تورکیا ماوەی 52 ساڵە بۆ گواستنەوەی نەوت هەیە کۆتایی پێدێت، بەڵام ئایا ئەم ڕێککەوتنە نوێ دەکرێتەوە یا کێ لە پشت ئەم ڕووداوانەیە کە لەبارەی نەوتەوە ڕوودەدەن بە تایبەتی بە بڕیاری دادگای نێوبژیوانی پاریس لە ساڵی 2023 نەوت یاریمی کوردستانی شەناردەکردنی ڕاگیراوە، کاریگەریەکانی لەسەر عراق و کوردستان چی دەبێت؟ لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بە ڕێز شاهۆ قەرەداغی ڕاوێژکار لە سنتەری ڕامان بۆ توێژینەوە ڕاوێژکاری لێرە لەگەڵمان زۆر بەخێربێت. زۆر سپاس. کاک شاهۆ، بۆچی تورکیا ئەوێت ئەم ڕێککەوتنە لەگەڵ عراق هەڵبوەشێنێتەوە؟ ئایا ئامانجێکی تایبەتی لە پشتە؟ بێگومان ئەو گۆڕانکاریانەی کە دەبینین لە عێراق ڕوویاوە و لە ناوچەکە ڕوویاوە ئەوە دەرەخا کە تێڕوانینی تورکیا گۆڕاوە بە تایبەتی بۆ کەرتی وزە. دەبینین لە فترەکانی پێشوە لە ساڵانی پێشوە زیاتر تورکیا هەوڵیاوە پشت بە یەک سەرچاوە نەبەستێ بۆ وزە، پشت بە چەند سەرچاوەیەک بەستێ لە برەوە چەند ڕێکەوتێکی هەبوو لەگەڵ قەتەڕا، لەگەڵ لیبیا، لەگەڵ ئازەربەیجانە. ئەم ڕێکەوتنی ئێستا کە وا بڕیاریاوە سەرۆکۆماری تورکیا ئەردۆغان کە لە ساڵی داهاتوە ئیترکاری پێ نەکرێت بۆ 50 ساڵی پێشوو بڕی کردهبوو. بەڵام ئێستا تێڕوانین تورکیا ئەوەیە کە بە ڕێکەوتن نامەیەکی نوێ بە تێڕوانینێکی نوێ کە بتوانێت بۆ 50 ساڵی داهاتوو لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەی ڕوویاوە لەگەڵ ئەم تێڕوانینی تورکیا بۆ کەرتی وزە بە تایبەتی کە لە داهاتووە تشتێکی زۆری خاتە سەر ئێوێ پەیوەندەکانی لەگەڵ وڵاتانی ترا لەسەر ئەساسی وزە بێت، لەسەر ئەساسی تاقە بێ بۆی بتوانێت گەرنتی ئەم تاقەیە بکات. بێگومان ئەمانە هەمووی ئەو هۆکارانن کە پاڵنەر بوون بۆ تورکیا کە ئەم بڕیارە بەلەم کاتێ. باشەکەواتە ئەگەر لە مانگی تەموزی 2026 ڕێککەوتنە کۆتایی پێبێت ئیتر نوێ نەکرێتەوە، تورکیا نوێ ناکاتەوە یاوەکو جەنابەت ئەڵێی بە دوای کەندێک گریمانە دەگەڕێت بە مەرجی نوێ بێ ڕێککەوتنەکە لەگەڵ عراق نوێ بکاتەوە و ئەگەر وابێ مەرجەکانی تورکیا چی دەبن؟ لە ئێستاوە لایەنە عێراقیەکان باسی کەرتی ئاوە کرێت کە ئەبێ یەکێ بێت لەو مەلەفە سەرەکیانی کە لە بەرامبەر وزەیە باز بکرێت لەگەڵ کارتی ئاو بڵێ لە بەرامبەر کارتی نەوت، چونکە وەک دەبینین کە عێراق کێشەیەکی گەورەی هەیە کە ئاوە، بەڵام تورکیا گرفتی وزەی هەیە کەواتە دەتوانێت ئەم کارتە بەکاربێنە لەگەڵ تورکیایە. بەڵام بێگومان ئێستا تورکیا هەستەکە بۆ ئەوەی بتوانێت ڕێککەوتنامەیەکی استراتیژی بکە لەگەڵ عێراقا پێویستە لە سەرەتاوە لە ناو عێراقا کۆدەنگیەک هەبێت. ئەم پەیوەندیانەی لە نێوان هەولێر و بەغدایە بەم شێوازەیە لەوانەیە ڕێگریە بێت لەوەی کە بتوانرێت ڕێککەوتنامەیەکی دوورمەودا بکرێت لەگەڵ تورکیا. لەبەرەوە چاوەڕێیە کا بزانێ ئەم گیر و گرفتە ناوخۆیانە چۆن یەکلا بێتەوە بۆی بۆ ماوەی داهاتوو سوودی زیاتر هەبێت. دەبینین ئێستا 2 ساڵە ئەم لە 2023ەوە نەوت لە جیهانەوە ڕاگیراوە. تورکیا هەستەکە کە هیچ سوودێکی نەبووە لەم فترەیە بە پێچەوانەوە کاری کردو و خەرجی تیا کردووە، کەواتە بێ بە تێڕوانینێکی نوێەوە ئیش بکات و هەروەها ئەویش کەرتی ئەو بقۆزێتەوە بۆی بتوانێت کارتێک بەهێزەکانی خۆی بەکاربێنێ، مەرجەکانی خۆی بەسەر عێراقا بسەپێنێت. لە کاتێکا کە بەردەوام باسی ئەوە کرێت کە مفاوزی عێراقی لاوازە لە کەرتی دیبلۆماسیایی، ناتوانێت زۆرجا بەرژەوەندەکانی عێراق بخاتە سەر مێزی. ویستم هەر پرسیاریەوە بکەم، گریمان تورکیا داوای ڕێککەوتنێکی نوێی لەگەڵ عراق کردایە وەکو بەڕێز دەڵێی دیبلۆماسیەتی عراقی و توانایە هەیە بتوانێت مەرجەکانی خۆی بسەپێنێت یا بەرژەوەندی ئابووری خۆی بپارێزێت لەگەڵ تورکیا؟ ئەوەی کە بینیمانە لە ڕابردووە ینی لە عێراق تا ئێستا سیاسەتێکی نیشتیمان پەروەرانە دروست نەبووە کە دەبینین لە پەیوەندەکانیان لەگەڵ کۆیتە لە سەر هەنێک کەیس لەگەڵ تورکیایە بەردەوام ناڕازیەکی خەڵکی عێراقی پێوە دیار بووە کە پێیان وایە کە هێشتا عقلێتێکی ئیدارەدانی دەوڵەت کە بتوانێت بەرژەوەندی هاوڵاتیانی عێراق لە پێشەوەدانێت دروست نەبووە. مەژەگەرێتەوە بۆ ئەوەی چەنەها حیزبی سیاسی و تێڕوانینی جیاواز لە عێراق هەیە لەگەڵ ئەوەی کە کاریگەری دەرەوە زیاتر تأسیری هەیە لەسەر بڕیاربەردەستانی بەغداد. لەبەرەوە ناتوانرێت کە سیاسەتێکی نیشتیمان پەروەرانە پەیڕەو بکرێت. لە ئێستای شەو عێراقیەکان ئەگەر تەماشای بکەین لە ئێستاەوە ترسی ئەویان هەیە کە دووبارە ڕێککەوتنامەکە بەلای تورکیا بێت نەک بەلای عێراق، چونکە بە پێی و ئەزمونەی بینیمانە بەردەوام عێراق دیبلۆماسیەتێکی لاوازی هەبووە لە پەیوەندە دەرەکیەکانیە. باشە، یەکێک لە بابەتەکانی دیکە کە باسی لێوە دەکرێت دەگوترێت یەکێک لە مەرجەکانی تورکیا ئەوەیە ئەو پێبژاردنەی کە دادگای نێوبژیوانی پاریس خوێتە سەر تورکیا بە پێدانی 1.5 ملیارد دلار بە عراق هەڵی بۆشێنێتەوە ئەو کاتە ڕێککەوتنێکی نوێ بە مەرجی تایبەتەوە لەگەڵ عراق دەکات. ئەمە وایە ئەگەر وابێ عراق زەرمەند نابێت؟
بڕوای من ئەوەی یەکێک بێت لە هۆکارەکان بەڵام تەنها تەسەور ناکەم تورکیا تەنها لەبەر ئەم هۆکارە ئەمریکا ئێلغا کردی بێتەوە و بە دوای اتفاقێکی نوێ بگەڕێت چونکە تێڕوانینی تورکیا بە شێوەیەکی گشتگیرانە زیاتر تەنها لەسەر بابەتی ئەم تاویزە ناکایگنا ئەو شکارتی هەیە توانی بەکاربێنەوە توانێت وا لە عێراق بکە چونکە بەتایبەتی لەم کاتەیە دەبینین عێراق زیاتر پێویستی بە تورکیا عێراق ئێستا هەم لە ڕێگەی تەنمیە هەم بۆ کارتی ئاو هەم بۆ مەلەفی تاقا دەبینین کێشەی گرفتی تاقە و کارەبا هەیە لە شارەکانی باشوور ئەمە گەر بێتە هۆی هەڵساندنی خەڵکو و ینی خۆپیشاندان لەوانەیە حکوومەت بڕوخێ لەبەرەوە کاربەدەستانی عێراقی ئەزانن کە ئەوان لە لایەنە لاوازەکەیان ناتوان مەرجەکانی خۆیان بسەپێن بەسەر لایەنی تورکیاەوە تورکیا ژەستەکە کە ئێستا لەوانەیە کاتێکی لەبار بێ بۆ ئەوەی بتوانێت دووبارە بە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ عێراق بچێتەوە و بە شێوەیەکی تر دایبڕێژێت کە بۆ 50 ساڵی تر لە بەرژەوەندی خۆیان بێت و ئەوەی دەبینین کە بەردەوام لە حتا لە ڕابردووشە لە 2023ەوە بەردەوام بەو شێوەیە ڕۆشتووە چونکە عێراق نەیتوانی وەگەر کارتی بەهێزیشی هەبێ بە بەهێزی بەکاری بێنێت یاخود بە جوانی بەکاری بێنێت لە پەیوەندی دەرەکیەکان یا لەبەرەوە بە بڕوای من مۆزوعەکە زۆر لەوە گشتگیرترە کە تەنها کورد بکرێتەوە یاخود بچوک بکرێتەوە لە ئەو قەرەبۆی کە پێویستە تورکیا بیا بە عێراق 1.5 ملیار باشە چی دیکە لە پشت پەردەی ئەم بابەتەوە هەیە تورکیا بە دوای چیوە لە ناوچەکە دەگەڕێت کە دەستی بۆم کارتر لەگەڵ عێراق بردووە ئایا جێگرەوەی باشتری لەگەڵ عێراق هەیە ئایا گوشارێکی دیکەی دیپلۆماسی یا سیاسی لەگەڵ ئەم گۆڕانکاریانی ناوچەکە بخاتە سەر عێراق لەسەر ئەم بابەتە بم ڕێکەوتنە ئەگەر نوێ بکرێتەوە یا ئەگەر مەرجی دیکەی بەسەرا بسەپێنێ تورکیا هەستی کردووە کە لەوانەیە باشترین یاخود ئاسانترین ڕێگە بۆ عێراق بۆ ئەوەی نەوتەکانی بگەێنێ بە بازاری نێودەوڵەتی تورکیایە بۆچی لە ماوەی ڕابردووە باسی چەند ڕێڕەوێک کرا بۆ ئەوەی عێراق نەوتی خۆی بگەێنێ بە ئەوروپا و بە بازاری دەرەوە لەوانە عێراق بانیاس سووری کە تەکلیفەکەی ئەگەیشتە 10 ملیار دلار لەبەرەوە هەر سەری نەگرت و نەزەری بوو دوایەوە باسی عێراق عەقەبە کرا بەسڕە عەقەبەکە لە ئەردەنەوە نەوتەکە بنێرێ ئەویش هەر لە نەزەری بوو کە لە ڕووی عملیەوە هیچ دەورێکی نییە عێراقی ویست ئەم بابەتانە لە ڕاگەیاندنەوە بەکاربێنەوە کەوەی کە فشارێ بخاتە سەر تورکیا خود پەیامێکی باتەکە ئێمە ڕێڕێوی ترمان هەیە بەڵام لەسەر ئەرزی واقع دەرکەوت کە ئەمانە ناتوانرێت بکرێ بە پرۆژەی فعلی کەواتە عێراق پێویستی بە ڕێگەڕەوەکەی تورکیایە تورکیا وەکو باسم کرد ئێوێ زیاتر لە سەرچاوەیەکی هەبێت بۆ ئەوەی گرنتی بابەتی وزە بکات لە ساڵانی داهاتووە ینی وەکو 10 ساڵی داهاتوو 20 ساڵی داهاتوو لەبەر ئەوە ناوێت پەیوەندیەکەی لە پەیوەندیەکە بێت کە هەڕەشە هەبێت بۆ بەستن و یاخود نەمانی ئەم موزەیە کە بۆ یەت ئەوێ گرنتی ئەوە بکات کە بە شێوەیەکی بەردەوام ئەم موزەیەت بۆ ئەوەی گرنتی بابەتی وزە بکات و بە بڕوای من هێشتا قەلەقیەک هەیە لایەنی تورکی کە ئایا حکوومەتێکی بەهێز ئەتوانێت دوای هەڵبژاردنەکانی عێراق دروست بێت یاخود لەوانەیە دوای هەڵبژاردنەکان دیسان عێراق بچێتە بۆشاییەکی دستوری و دیسان کێشە دروست بێتەوە ئەم گرفتانە دەبینین یعنی عێراق وەکو دەوڵەتێکی ڕێکەوتنەکان ناکا بەڵکو وەکو حیزبێکی سیاسی ئەیکات کە لەگەڵ هەری هەڵبژاردنێکە هەموو شتەکان ئەگۆڕێت دووبارە ئەمە پەیامێکی سلبیانە ئەیا بە دەوڵەتانی دەوروبەر بە تایبەتی تورکیا باشە بەڕێز قەرەداغی شۆکی ئەم هەڵۆشانەوە نوێنەکردنەوەیە زیاتر ئەم ڕێکەوتنە نێوان عێراق و تورکیا لەسەر عێراق دەبێت یا تورکیا هەرێمی کوردستان لەکوێن بابەتەیە لە پرسی نەوت و هەناردەکردنی بێگومان وەکو دەبینین کە ئەمە 2 ساڵە ئەم نەوت لەم ڕێرەوە وەستاوە بە فەرمانی عێراق کە هەرچەنە زەرێکی گەورەی گەیانوە بە کوردستان و هەم بە عێراقیش بەڵام وەک دەبین خەمساردیەک هەیە لەلایەنی عێراقیەوە ئەوەیە کە گرنگی نادەن بە ئەو زەرەرانەی ئەو لێکەوتانەی کە ئەکەوێتە سەر ناوچەکە بێگومان لە ڕابردووە وەکو باز لە کوردستانەکرا وەکو ناوەندێکی تەطویرکردن و گەشەپێدانی وزە هەم بۆ ناوخۆ بۆ عێراقیش یارمەتیانی عێراق و هەم بنێرێتە دەرەوە بەڵام لە ماوەکانی ڕابردووە بینیمان لە ڕێگەی سیاسیەوە لە ڕێگەی کاتیۆشاوە لە ڕێگەی درۆنەوە هەوڵدرا ئەم هەوڵە لە ناو ببرێت یعنی ئەوە گەیشتە ئەوەی کە لە دەرەوەی سنووری عێراقیشەوە بە موشک هێرش بکرێتە سەر چەند ناوەندێک کە یاخۆ چەند کۆمپانیایەکە هەوڵی ئەوەیانەیە کە ئەمە بەجێ بگێن بێگومان هەتا ئەم عقلێتە ما بێت هەتا ئەم بیرکردنەوە ما بێت ئەم بیرکردنەوە یعنی ئەمە پێیاڵێ میلیشیایانە دوورە لە بیرکردنەوەی دەوڵەت ناتوانین ئەمەلێکمان هەبێ یاخۆ ئومێدێکمان هەبێ بۆی بتوانرێت کە کوردستان یاخود عێراق بخێنە ئەو ڕێڕەوەی کە ئەوش ببێتە کارکتەرێکی سەرەکی
لە مەدانی وزیال ناوچەکە. زۆر باش زۆر سپاس دەکەم بەڕێز شاه و قەرەداغی ڕاوێژکار لە سنتەری ڕامان بۆ توێژینەوە ڕاوێژکاری سپاسکە لەگەڵ زۆر سپاس.